ئازادی و کۆمەندی لا بس 5 دقائق جوا سنتها مش اسم الراس تكون زاردا بەرز کرایەوە و لە زیاتی هەژنان 6 نان بە 1000 دینار دەفرۆشێت. بیانووی نانەواخانەکانیش بۆ بەرزکردنەوەی نرخی نان بۆ هۆکاری بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی و ئارد بەوەی نەبوونی پاڵپشتی حکوومەت بۆ نانەواخانەکان دەگەڕێتەوە. بەرزبوونەوەی نرخی نان لە کاتێکدایە کە بەگشتی نرخی سوتەمەنی و بنزین و گاسڕە ڕایدابەزینی کوالێتەکەی گران دەبێت. دیگە لە زیادکردنی باج و ڕسومان لەسەر هاوڵاتیان کە هاوکاتە لەگەڵ لاوازی و کەمتەرخەمی حکوومەت لە دابینکردنی خزمەتگوزاری گشتی.